لە سەردەمی ئێستامانە خەوی زۆرێک لە ئێمە تێک چووە بەهۆی ئەوەی کە شەوان درنگانێکە خەوین و بەیانیان درەنگ هەڵەسین جانەک گەورەکان بەڵکو مناڵەکانیش خەوەکانیان تێک چووە. بزانین کاریگەری ئەم تێکچوونی خەوە لەسەر جەستا وهروەها لەسەر لایەنی دەرونی چییە؟ بە میوانداری دکتۆر فەهمی عەلی کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکان بەخێبە دکتۆر بەیانیت باش. سپاس و بەیانی هەمولایەک باش. دکتۆر سەرەتا با لەو دەست پێ بکەین بزانین خەوێکی تەندروست واتای چییە؟ بەڵێ هەر وەک سەرەتایەکی تریژلەوە خەو خۆی یەکێکە لە بزوێنەر و سێکۆڵەکە سەرەکیەکەی ڕاگری تەندروستی و دەرەندروستی مرۆڤ. شان بەشان لەگەڵ ئشتیهای خواردن لەی گەرمی لەش خەویش یەکێکە لەو سێکۆڵەکەی کە تەندروستی و دەرەندروستی مرۆڤیان ڕاگرتووە. هەر کاتێک یەکێک لەم سێکۆڵەکەیە ئەشکێت دەرزی تێبێ خەلەلی تێکەوێ ئیتر با بڵێن ئەو پنە و شتە بە تەواوی ناوەسێ و خوارە بێت خەلەلێکی تێکەوێت باڵانسەکەی تێکەچ. بۆیە خەو زۆر گرنگە هەر لەو پێوەرەوەگە سەیریکە. ئەگەر پێناسەیەکی خەو بکەی خەو خۆی چییە پاشان خەوی تەندروست چییە دواتر تێکچوونەکانی خەوچین چکە خەو تێکچوونی زۆرە دواتر کاریگەریەکانی خەوچین لەسەر دەرونی مرۆڤ لەگەڵ جەستەی مرۆڤە. خەو خۆی بریتێ لە گۆڕانکاریەک لە دۆخی هۆشیاری ئینسانە. مرۆڤ بە ئاگایە بەڵام بۆی هەیە بێ ئاگا بێ بە چەند هۆکارێک ڕەنگە خوا نەخواستەیەکێک بۆی حادسەیەکی سیارەوە بێهۆش بێ ئەمە نەخۆشیە ڕەنگەیەکی بۆی بەکارهێنانی دەرمانێکەوە بێهۆش بێ هەر شتێک بێتر ئەمەش هەر نەخۆشیە ئەگەر دەرمانێک بۆ چارەسەر نەبێ هەیە تلیاکە خوا هەیە نازانم چیە خوا مادەوەش بەرەخوا هەیە بەهۆی نەخۆشیەکی تری ناو مێشکەوە بێهۆشە بێ ئەمە ژەر نەخۆشیە. بەڵام خەو خۆی بێهۆشیە بەڵام بێهۆشی لە جۆری تەندروست لە جۆری ئاسایی ینی ئەمەیان نەخۆشی نییە. ئینسان لە ئاگاییەوە چێ بۆ پرۆسەی نائاگایی بەهۆی خەوە کاتە شتێکی سروشتیە شتێکی سروشتیە و پێویستیشە چۆن ئێمە هەموو جارێمان و دۆکو پاکردنەوەی لەشی ئینسان وایە لە زۆر پۆخڵەوات و نیشت و ڕەواسب خەو یەکێکە لەو شتانی کە ئینسان پاکەکاتەوە مێشکی ڕیفرێشەکاتەوە کاران کۆمپیوتەر ڕیفرێشی هەیە بە هەمان شێوە خەویش ئاوایە. خەوی تەندروست خەوی ڕێک ئەو خەوەیە کە بە گوێرەی پێناسە پزیشکیەکان لە 6 ساعات کەمتر نەبێ. ڕەنگە بێ بڵێ ئاخە دکتۆر وەڵا هەیە 5 ساعتە خەوی تا ئەوانە زۆر دەگمەنن زۆر دەگمەن بۆیە دەگمەن یاسا ئیلغا ناکاتەوە. بەڵام ئەوەی کە تا ئێستا زانستی گەشتووە ئەوەیە لە 6 ساعات کەمتر نەبێ. ڕەنگە هەبێ بڵێ جا دکتۆر قەیسەکە من 12 ڕۆخۆم بۆ 6 هێوارە نەخێر. دروست پێکهاتەی ئاسایی سروشتی جەستەی مرۆڤ وایە کە خوای گەورە کە ئینسانی دروست کردووە ئەندامەکانی لەشیش کۆمەڵە فەرمانی خۆیان هەیە هەرێکە و ئیشێکە. بۆ نمونە هۆرمۆنی ئەنسۆلین کەی ئەڕێژرێ زیاترە وەختانی کە شەکر وجودی هەیە لە ناو خوێنە ئەم هۆرمۆنە خێرا ئیشەکە ئەڕێژرێ. لە مێشکیشە هۆرمۆنێکمانەیە پێڵێن میلاتۆنین کە بەرپرسە لە خەو ئەلبەتە لەگەڵ کۆمەڵی هۆرمۆن و دەمارەگەێنەری ترا بەڵام ئەوەی کە سەرەکیەکانە ئەم هۆرمۆنە سروشتی مێشکی ئینسان وایە کە سەرچاوە پزیشکیان بڵێن لە دوای سێ یانێ سەرچاوەڵێن 2 بە کوردەکەی 2 بۆ 4 ساعات لە خۆرئاوابوونەوە فەرمانەیە مێشک ئەم هۆرمۆنە بڕێژرێ. ئەم هۆرمۆنەش کە ئەڕێژرێتەوە ئینسانە وردە و لە هەست بە خاوبوونەوە و هێوربوونەوە و متیەک ئەکا کەتی وەکو بڵێ پێڵێ بڕۆ بخەوە کاتی خەوە. بۆ ئەگەر حسابی بکەی 2 ساعت بۆ 4 ساعت دوای خۆراوەبوون یعنی چی؟ خۆراوەبوون لە درەنگترین کاتە لە وڵاتی خۆمانە بۆم لە هەموو جیهانی شەعادەتەن ماسیێنە شوێن ناهین کە هەر خۆریان نێیان ئەو شتانەوە یاسای تایبەتی ئەنگرێتەوە. ئەو شوێنانەش باجی بێخەویان داوە باجی ئەو شتانیان داوە
بۆیە تەماشاکی ئەکاتە سەعات 9 بۆ 10 شەو زۆر بڕوای 11 شەو ئەمە خەوی تەندروست ئەوەیە لەو کاتە بڕۆی بۆ خۆ و پاشان 6 ساعت لەسەری بەردەوام 7 ساعتیش ئاساییە ئەمە جۆری تەندروست و کات تەندروستی خەو تێکچوونەکانی خەو چین تێکچوونەکانی خەو لە ڕووی دابشکاری و دوو جۆری سەرچین جۆرێکیان تێکچوونی چۆنێتین ئەوی تریشیان تێکچوونی چەندێتی هەیەڵە دوکتۆر 10 ساعتە خەون بەس تێر نابن ئەوە چۆنێتێکیەتی خراپ بووە ڕەنگە 10 جار خەبەری بێتەوە خەوی ناخۆش ببینێ بچڕ بێ باشە هۆکاری ئەمانە چییە؟ مەڵێ هەروەکو بڵێن تاواکاری ئەوان جۆری دووەمیشیانەوەی کە باسمان کرد کاتەکەیەتی هەر خۆی بە چەندێتی کەمە خەوێ زیاد لە هەر 4 ساعت 3 ساعت 2 ساعت 5 ساعت هۆکارەکانی تێکچوونی خەو زۆرن ئەگەر دابەشی بکەین ئەمیش بە شێوەیەکی گشتی دوو جۆرن هۆکارێکی ناوەکی هۆکارێکی دەرەکی یان هۆکارە ناوەکیەکان هۆکارە دەرەکیەکان هۆکارە ناوەکیەکان ئەو هۆکارانن کە پەیوەندیان بە جەستە و بایۆلۆجیا و تەندروستی و دەروندروستی ئەو کەسەوە هەیە بۆ نمونە من تووشی بێخەوی بووم لەبەرەوەی شەقیقەم هەیە ئازاری سەرم هەیە چاومێش باشە شەکرم هەیە و زۆر میزەکەم هەڵەسم لە خۆ بەردی گورچی لەم هەیە فەقەراتم تاوانێ زیلاقم هەیە شوێنێکم شکاوە ئیتر بە کورتیەکەی التهابی مەفانم هەیە ناو باڵێن بەتابەتی ناو ئافرەتانە بەردی گورچی لە ئەمانە هەمووی هۆکارن هۆکاری ناوەکین هۆکار ناوچەکان زۆر زۆرن هۆکارە جستەیەکان زۆر زۆرن کەیتر ئەمەش هەرێکە و جۆری خۆی هەیە و چارەسەری خۆی هەیە و یان هۆکاری دەرونی کە ئەمە لە باوترین جۆرەکانی تێکچوونی خەون هۆکارەکانی تێکچوونی خەون ینی کەسێک هەیە جستەی کێشەی نییە بەڵام هۆکاری دەرونی هەیە لە تووشی خەمۆکی بووە تووشی قەلەقی بووە هەچی کێشە و ماجەرای ژیان و ئەو ڕۆژەی هەیە هەمووی هەڵەگرێ بۆ سەرجەکە و لیابیر لێکاتەوە تامان ئەمە ژوای لێکات لە ناو مێشکە کۆمەڵێ دەمارەگەێنەر و هۆرمۆنی تر چالاک بن کە ئینسان تووشی قەلەقی و خەمۆکی بێ بۆیە هۆرمۆنە داماوەکەی میلاتۆنینیش هیچی خۆی ناکات بۆ ڕێژەیە ناڕێژرێ بژ ڕێژرێ وەکوایە تۆ یەکێک بەتانی پیابا و یەکێکیش ئاوکا بەسەرتا ئەی ناخەوی پاڵیشکەوی وەکو پاڵکەوتن پاڵکەوتی بەڵام نەخەوتویت ئەمە وەکو بە شێوەیەکی گشتی هۆکارە ناوخۆیەکانی ئینسانن ناوەکیەکانی ئینسان هۆکاری دەرەکیشمان هەیە هەر لە ناو هۆکارە ناوکیەکانە حەزەکەم هەنێک بڵێم هۆکاری جستەیەکان خواردنی قورس پێش خەو ئەمانە هەمووی هۆکارن کە ئەم سەردەمە بەدایبەتی زۆر باو هۆکارە دەرەکیەکان چین ئەو هۆکاران کە لە دەرەوەی جستەی مرۆڤ شوێنی خەو گەرمە ساردا تاریکە ڕووناکە مرتاحە پێ ئەو کەسە پێی مرتاح نییە دەنگ هەیە لەو ناوە ژاوەژاوەیە یان نا شتێکی قورسی خواردووە یان نا ئامادەکاری کردو بۆ خەویان نا ئەمانە بە شێوەیەکی گشتی هۆکارە دەرەکی و ناوچەکانی تێکچوونی خەوی ئینسان باشە دکتۆر ئەگەر باز لە لێکەوتەکانی تێکچوونی خەو بکەین چکە زانین لە سەردەمی ئێستاماندا خەو بە شێوەیەکی زۆر بەرچاو تێکچووە هەموو کەس بە دیار مۆبایلەکەیەوە تاکو و درنگانێکی شەو یا بەدار تەلەڤیزۆنەوە بە شێوەیەکی ناتەندروست ناخەوێ لێکەوتەکانی ئەمانە چی؟ شتێتر بەبیرێ نامۆ لە ناو هۆکارە دەرەکیەکانە کە زۆر گرنگە باسێکین بەداخەوە ئێمە ژووکو دکتۆر زۆر بەمەڵەن هەموو چینەکانی تر نەکرد دکتۆر ڕەنگە بە پێی حکمی ئیشەکەی وای کردبێ شێوازی ژیانە لایف ستایل کە بەداخەوە ئینسانی سەردەم مۆدێرن سروشتی ئاسایی ژیانی ڕۆژانی تێگیاوە شەو بۆ خەوە ڕۆژ بۆ ئیشە جستی مرۆڤ وا دروست بوو ئیتر تۆ پێچەوانەی ئەماکەی ئەبێ باجەکەی بیت و باجەکەشی دا مرۆڤایەتی سەدەی 20 پێڵێن سەدەی ڕۆشنکردنەوەی شەو بەڵام تاریککردنەوەی مێشک ڕۆژەومان ڕۆشن کردەوە بەڵام خەومان تێجا ئارامی تێکچوو شەو ڕۆژە بەڵام
بە تاریکی ئەبینی نێمە تووشی نەخۆشی سەرێشە بووین تووشی خەمۆکی بووین بۆی ئەمەوە ئەمە بۆچی چونکە کاریگەریە خراپەکانی تێکچوونی خەو بە ڕۆژ و دوو ڕۆژ هەستی پێ ناکەی جاری وا هەیە ئەمە درێژخایەنە ڕەنگە جیلێک هەستی پێ بکە ڕەنگە نەوەیەکی دوایەوە هەستی پێ بکە 10 ساڵ 20 ساڵ 30 ساڵ دوایەوە 100 ساڵ دوایەوە باجەکەی بێت توێژینەوە زانستیەکان ئەڵێن یەکێک لە هۆکارەکانی زۆربوونی نەخۆشی شەقیقە و خەمۆکی و قەنەقی و تاوان لە سەدەی 20 و ئێستەیە ئەوەیە کە ئینسان لە شەوی شەهر بەخەبەرە ئەلبەتە ئەمە فرەهۆکارە شەر نییە هەر هۆکاری بێخەوی بێ بەڵام خەو یەکێک لە هۆکارە سەرەکیەکان چکە لەگەڵ تێکچوونی خەوە کە هۆرمۆنێک لی بەرپرسە کۆمەڵێک هۆرمۆنی تریش تێکەچن کە ئەمانە بەرپرسن لە ئارامی ئینسان تووڕەبوون ڕێژەی تاوان توانای بڕیاردان هۆرمۆنی دۆپامین کە لە پەیوەندێکی ڕاستەوخوایە لەگەڵ سیرۆتۆنین و میلاتۆنینە لەگەڵ جەستی مرۆڤە کاتێک ئەمە تۆ سێرکەوانەی کە بێخەوە بن هەر بە ئاشکرای بینی بەیانیان زووکە هەڵەسن ئەچن بۆداوام جۆرێک لە تووڕێیان پێوە دیارە جۆرێک لە خمول و مەزاجیان تەواو نییە یعنی سێرکە من لە ڕۆژێک شتێکی وا ببینی ئەی ئەبێ ئەگەر ئەم شتە دووبارە و سەبارە بێتەوە بۆ دەیان ساڵ ئەبێت چی دروست بێ بۆیە لایفستایل شێوازی ژیان زۆر گرنگە کە ئەڵەی خەوی دروستەوەی لە سعات دەیشە خەوتبی ئەوەیە کاریگەریەکان کاریگەریە جەستەیەکانی زۆرن بێخەوی ڕێژەی شەکرە زیاکە ڕێژەی فشاری خوێن زیاکە ڕێژەی نەخۆشی دەرونیەکان زیاکات ڕێژەی نەخۆشی جەستەیەکانی تریش زیاکە چونکە ئینسان بۆ نمونە بەردی گورچی لێ هەیە یان نەخۆشی گورچی لێ هەیە یان هەر نەخۆشی دڵی هەیە هەر شتێک خەویش بۆ ئەوی کێکە لە زەرورەتە زۆر مویمەکان کە ناخەوێ ئەویشە بێتە بارگەرانێکتر بەسەر نەخۆشی دڵەوە و دڵەکەیەوە بەسەر نەخۆشی شەکرەکەیەوە بەسەر نەخۆشەکانی دریشەوە حتا کە هۆرمۆنی دۆپامین لاوازە بێ و توانای خواردنی ئەو کەسەی نابێ ئەمەش کاریگەری لەسەر کۆمەڵێک هۆرمۆن و شتی ترە بێت کە پەیوەندیان بە فشاری خوێن و چی پیاڵەن گرژبوونی مولولەکانی خوێن و بۆلەکانی خوێنەوەی کە ئەمەش دەرەنجام کاریگەری لەسەر فشاری خوێن هەیە ینی شتەکان تەنها قسەنین هەمووی ئێمە ڕۆژانە خۆمان لە پیشەکەمانە ئەیبینی نەشتانە و حتا بە مەزاجی خۆشمانەوە بڕاتە بە کاتێکە ئێمە ژۆکو پزیشکێکە شێوەی دەراگە خەوین ئیتر بە هۆی غەڵەتی خۆمانەوە بە هۆی ئەو شێوازە ژیانە غەڵەتەوە بێ کە زۆرمان فێری بووین یان بەهۆی ئیشەکەمانە بێت تۆ جاری وایە بانگکری لە درەگە شێوەکە یان نازان چی بۆ بەیانی هەستی پێەکەیت باشکرا هەستەکەی لاوازی هەستەکەی مەزاجە نییە جۆرە ئازارێکە هەیە سەر هەزارێک کوردواری خۆمانە گیزەکە هەستەکەی مێشوو لەو مێش بسوانی بە کورتەکەی خەو زۆر گرنگە دیارێکی زۆر گەورەی کە خۆیاوێتی بە ئینسان حەقی احترامی بگیرێ و شوێنی تایبەتی خۆی بۆ دابنرێ و تێک نەدرێ شتە ڕاستە دکتۆرسە نەک لە گەورەکانە بەڵکو لە مناڵەکانیشە بێخەوی و درەنگ خەوتن بووە بە باو ئەنی من خۆم مناڵەکانی خۆم کە زوو ئەیان خەوێنم وەکو شتێک نازانم هەست بە ناسروشتێکی لە ناو خەڵکە چکە دەوروبەر هەمووی وانە ئەمە چ کارگەرێکێ بێ لەسەر مناڵان پرسیارێکی زۆر جوانە ئەوە یەکێکە لە کێشە هەرە گەورەکانی دایک و باوکو ئەم جیلە تازەیە خەو ئەگەر بۆ ئینسانی گەورە پێگەیشت و یەک جار پێویست بێ یەک جار گرنگ بێ بۆ مناڵ دەیان جار گرنگە ئەسڵەن خەو یەکێکە لە پێویستیەکانی گەشەی هزری و دەرونی مناڵ تەسیری لەسەر زیرەکی مناڵ هەیە تەسیری لەسەر دەرکەوتنی هەنێ نەخۆشی دەرونی لە مناڵە هەیە کە دواتر چارەسەرەکەی لە گەورەی یا قرس ئیتر نەخۆشی ئەی فرەجۆڵەییە کەمی ئینتیباهە ئۆتیزمە بیرکۆڵیە کێشەکان کێشەی فێربوون و کێشەی زمان یعنی ئەم ئینسانە کە دروست کراوە هەموو شتەکانی پەیوەندی بەیەکەوە هەیە خەو بۆ مناڵ یەکێکە لە ئەساسیاتەکان جابیرمان نەچێت یەکێک لە کێشە گەورەکانی تێکچوونی خەوی مناڵی ئەم سەردەمە لە شەوە خۆ ئەوە نەبێ بڵین لە ناو دیوەخانە دانیشە گوێ لە دایک و باوکی بگرێت و قسەی نەستەق و ئامۆژگاری و بەسەرهات و ئەزمموی ژیانی بۆ باسکەن و ئەو نێتر هەمبانی معریفی ئەو مناڵە زیادکەن ناخێر بە پێچەوانەوە ئەمڕۆ
تەماشاکەی مناڵێک بە ئایپادێکەوە و بە مۆبایلێکەوە و یەکێک لە ئامێرەزیرەکانەوە خەریکە و بەهۆی ئەوەیە ڕاست ئاماژانشتی لێ فێرە بێ بەڵام زەرەرەکانی ئەوە نە زیاترە بەراورد ناکرێت بە قازانجەکانی. ئەنجا سەرباری کێشەی تێکچوونی خەوی ئەم مناڵانە بەهۆی ئەم ئامێرەزیرەکانەوە زیانەتریشەکەن وەی ئامێرەزیرەکانەوە زیانە جەستەیەکانی تر لە چاویان لە ماسوولکیان لە فەقەراتیان لە میزەڵدانیان زۆرمانەوە تاشە و زۆ زەرەی داوە ینی تەسەور کرد لە مناڵە جاری وای ئیلتیهابی مەسانە و نەخۆشیەکانی ماسوولکە و فەقەرات و شتانە دروستە بێ شەقیقە دروستە بێ لە مناڵە شەقیقە لە مناڵە بەهۆی ئەو تیشک و ڕنگانی کە لەناو ئەو ئامێرەزیرەکانەوە دەرەچن و بەرچاوی مناڵەکە بەداخۆیمە هەر هەوڵین لە بەرنامەکانمانەوە هەمیشە دایک و باوکان هۆشار بکەینەوە لەسەر خۆیان تەندروستی خۆیان مناڵەکانیان هیوادارین کە سوودی هەیە بە بەرنامەکانمان. دوکتۆر چی بکرێ وردە وردە ئەم خەوەڕێک بکرێتەوە ئەگەر تۆزێک بە خێرایی سوپاس دەکەم. ژیانێکی تەندروست لە ڕووی خواردنەوە جوڵەوە پاشان دانانی کاتێکی دیاریکراوە بۆ خەو تەواوە من لە هەموو ژیانە گەشتنەتەوە ڕێ هەمووان بیستمانە لە ئەوروپا و وڵاتە پێشکەوتوەکانەوەوانە بەراورد بە خۆمان مناڵە بێت لە چ کاتێکا بخەوێ گەورە بێت لە چ کاتێکا بخەوێ ئەمانە هەمووی بە دیراسە کراوە ئەمە توێژینەوەی پزیشکی کراوە ئەینانی خۆ ئەو ناتوانێت ئایپادشت بۆ مناڵی دابین کە تا دوی شەوی ژمێنێتەوە دوی بەیانی بەڵام تەواو نۆ بۆ دە بێ مناڵ خەوتە بێ گەورەش بە هەمان شێوە تەمانی ئێمە نەخوێنەوانیش ناخەون نەخواردنی هەنێک شت لە شەوانە هەم بۆ گەورە و هەم بۆ مناڵ باشتر وایە پێش خەو بە 2 ساعتی 3 ساعتی مەعیدە خاڵی بێ خۆ مەشغوڵ نەکردن بە هەنێشتەوە کە ئینسان لەگەڵ خۆیان بیباتە سەر جێگە سەیری حەڵقەیەکەی بەشی دۆمی تۆ بڵێت چی بێ و چی نەبێ و لە مشکلەیەکەوە هاتی تۆی بیتە سەر جێگە و دابینکردنی شوێنێکی باش بۆ خەو هەم لە ڕووی ئارامیەوە هەم لە ڕووی دۆشک و پشتی و ساردی و گەرمی و ڕووناکی و نازانچیەوە ینی بە کوردەکەی خەو نقطەیەک نییە خاڵێک نییە خەو پرۆسەیە چەند ساعتی پێشتر بێ خۆتی بۆ ئامادەکەی تا ئەو چەند ساعتەیە خەوی بە جوانی بێ و بە شێوەیە بێت کە تۆسبێنێ هەستای بیلفعل ڕیفرێشی کردبییتەوە دەمەزەردی کردبییتەوە تا ئەو ڕۆژە بە چالاکی و بە دەرونێکی ئارامەوە سەربەر